حیزبە دەسەڵاتدارەکانی کوردستان سەرڕای ئەوەی لە دوای ساڵی 2003 و پێکەنانی حکومەتی نوێی عێراق چەندین پۆستی سیادی و گرنگیان لە بەغدا لەدەستدا بووە، بەڵام بە بۆچوونی چاودێرانی سیاسی نەکەر نەیانتوانیوە ئەو پۆستانە لە بەرژەوەندی کورد بەکار بهێنن، بەڵکو زیانیشیان بە یەکڕێزی کورد گەیاندووە. بەو پێی هێندەی ئامانجیان دەستکەوتە مادیەکان بووە، مەبەستیان بەکارهێنانی ئەو پۆست و دەسەڵاتانە بۆ خزمەتی گشتی نەبووە. لە وڵاتی ئێمە چونکە پۆست بەسراوەت و بە پارەوە، یعنی هەبوونی پۆست معنای داهاتێکی مادیە، مەسەلەکە وەرگەڕاوە وەرسەرخاوە بە شتێکی تر. تۆ 5 ساڵە بەغا وەزیری دەرەوە بووی، بۆ نمونە 4 ساڵ وەزیری دەرەوە بووی، بۆ نەتوانی تۆ 20 سەفارەتی عێراق لە بەغا بکەیتەوە کە سەفیری کووردا بنی، بۆ نەتوانی بەشی کورد پشتی کورد لە سەفارەتەکان ببچڕی، بۆ نەتوانی بەشی کلتوری بکەیتەوە لە سەفارەتەکانی هەموو دنیادا بۆ کورد کە حەقی قانونی دەستوریمان بوو، بۆ نەیان کرد. سەرۆک کۆمار کە 8 ساڵ لەوێ 4 ساڵ 2 ساڵ بەدەست کردەوە بووە، بۆ نەیانتوانی شتێ بکەن بۆ ئەم وڵاتەکە. مادە 140 کوا مردمانەکە مرد، یعنی کوا پشکی پێشمەرگە، کوا مەسەلەی خاک، کوا مەسەلەکانی تریکە علاقەیە بە بودجەوە، کوا پشکی سەدا 17. چاودێران دەڵێن حیزبە دەسەڵاتدارەکان کە مقۆمقۆی وەرگرتنی پۆستیانە لە بەغدا و بۆ وەرگرتنی پۆستێک پەیوەندی 20 ساڵیان تێک دەدەن. ئەگەر نیو هێندە لە خەمی دۆزی نەتەوەی کووردا بوونایە، دەکرا ئێستا دۆخی کوردستان جۆرێکی تر بێت. لەو خەمانەش جێبەجێکردنی مادەی 140 کە ئێستا خەریکە بە تەواوی هەربیر دەچێتەوە، بەڵام هەڵوێستەکانیان جگە لە زراندنی ناو و ناوبانگی کورد لای دۆست و دشمن هیچی دیکەی لێ سەوز نەبووە. ئەم پۆستانە هەنی سوودیان نەبووە بۆ کورد، تەنها بووە کە ئەمانەی کە ڕۆشتوونەتە بەغدا بەڕاستی زیاتر هەوڵیان داوە ململانەی پۆست و پارە بکەن و ئیمتیازاتی زیاتر بۆ ئەندامەکانی خۆیان و حیزبەکانی خۆیان دەستە بەر بکەن. ئێمە نابینین یعنی دەستکەوتی نیشتیمانی و نەتەوەییان بۆ خەڵکی کوردستان هەبوو بێ. بە درێژایی مێژوو کورد بە گەلێکی ناتەبا و خۆخۆر ناوبانگی دەرکردووە، بە جۆرێک ئەو کەسانەی پۆست و پلیان لەدەستدا بووە جگە لە بەرژەوەندی حیزب و نزیکەکانیان بە خەیاڵیش بیریان لە بەرژەوەندی گشتی نەکردوتەوە. هەر بۆیە هەمیشە کورد لە ناوخۆ و دەرەوە نەبووە بە خاوەن پێگە و سام و هەیبەتی نەبووە. ڕایمار عوسمان، کەناڵی ئاسمانی پەیام، سلێمانی.